ڕۆژ باش من ڕێبینیار ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون و هەروەها دوو تەوەری سەرەکیش دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لا تەوەری یەکەمدا باس لە فۆبیای کۆرۆنا دەکەین. هەردوو بابەتەکەمان پەیوەندیان بە ئەم بارودۆخە هەیەکە لە ئێستا لە باشووری کوردستان و هەرێمی کوردستان و لا سەر تاسەری جیهاندا هەیە. لە تەوەری یەکەمدا قسە لەسەر ترس و دڵڕاوچیەکان دەکەین بەرامبەر بە فۆبیا. ئەو فۆبیایی کە هەیە بۆ بابەتی کۆرۆنا خەڵک چۆن خۆی ئامادە بکا بۆ هەموو ئەگەرێک. ئێستا لەخوا بەزیاد بێت کە هەنگاو بە هەنگاو بابەتەکان خەریکە کۆنتترۆل دەکرێن لە باشووری کوردستان بۆ مەترسێکی ئەوتۆ لەسەر باشووری کوردستان نییە، بەڵام هەندێک کەسێ بێزاری دەرەبڕن لەوەی کە زۆر لە ماڵەوە دەمێنەوە یاخود ئەو بابەت و ڕێنمایانەی کە حکومەت دەری دەکەن لە بابەتی ڕاگررتنی پاک و خاوێنی یاخود مانەوە لە ماڵەوە هەندێک کەسێ بێزاریان بۆ دروست بووە. چۆن وا بکەین کە خۆمان بۆ هەموو ئەگەرێک ئامادە بکەین لە ئەگەری درێژکردنەوەی قەدەغەکردنی هاتوچۆل ئەگەری درێژکردنەوە ئێوەی کە ژیانێکی ئاساییمان نەبێت وەکو جاران تاوەکو ئەم بابەتە تێ ئەپەڕێنرێت چارەسەرێک بۆ ئەم کۆرۆنا دەدۆزێتەوە یاخود ڤاکسینێک دەدۆزرێتەوە یاخود خوا نەکردە لە ئەگەری ئەوەی کە ئەم ڤایرۆسا لەناو باشووری کوردستان بڵاو بوویەوە ئێمە چۆن بتوانین خۆمان لەگەڵەوە بابەتانەیە ئامادە بکەین. لە تەوەری دومی بەرنامەکەشماندا قسە لەسەر بابەتی ڕۆئاینیەکە دەکەین تا چەند پێویستە خەڵک لە ئێستادا لەم کاتێککە بەشی زۆری خەڵک پێویستی بە هاوکاری هەیە دەستگرۆیی هەیە بە تایبەتی کەسانی هەژار خاوەن پێداویستی تایبەتەکان ئەو کەسانەی کە کار و کاسبیان لەسەر کاری ڕۆژانە بووە دەخلێکی ماگانیان نییە ئەگەر ڕۆژانە کاریان نەکرد بێ نەیانتوانیوە کارەکانیان جێبەجێ بکەن. ئەمە چەند ڕۆژێکە کە قەدەغی هاتوچۆ ڕاگەیەنراوەوە لانی تەندروستیش داوا دەکەن کە قەدەغی هاتوچۆکردنەکە زۆرتر بکرێتەوە. پێویستە لەسەر کەسانی دۆڵەمەند ئەو کەسانەی کە سەرمایەکیان هەیە کەسانی بەرپرس چۆن لەم کاتێ ئاگیان لە کەسانی دیکە بێت چۆن هاوکاریان بکەن و لە ڕووی بابەتێکی دیکەش گفتوگۆ دەکەین لەسەر بنەما شەرعیەکانی پابندبوون بە ڕێنمایەکان بۆ ئەوەی کە ئەم ڤایرۆسە بڵاو نەبێتەوە. ئەمە تەوەر و بابەتەکانی ئەمڕۆمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی دەکەین. هەروەها پامنێرەمان لە شار و شارۆچکە جیاوازەکان وەردەگرین بۆ ئەوی دواترین زانیاریەکانمان پێ بدەن لە هەرێکە لە شارەکانی خۆیان. ڕاستەخۆ دەچمە سەر تەوەری یەکەمی بەرنامەکەمان و گوتمان کە گفتوگۆ دەبێت لەسەر فۆبیاوە ترس لە کۆرۆنا چۆن خۆمان ئامادە بکەین کە ئەم بابەتە ترسمان هەبێت لێی بەڵام ترسەکە وانە بێت کە زیاد لە حەدی خۆی بێت وانە بێت هەندێک بابەتی دیکەی سایدیفکتی دیکەمان بۆ دروست بێ و لە ئەمان کاتیشدا بەگاڵتەوە گەب بابەتەکە وەرنەگیرێت بەڵکو ئۆشارێکمان هەبێت و ڕێنمایەکان جێبەجێ بکەین وەکو گوتیشم خۆی بۆ هەموو ئەگەرێک ئامادە بکەین. بۆ مەسە میوانداری بەڕێز دکتۆر قادر حسێنمان کردووە کە پسپۆری دەرونیە. دکتۆر ڕۆژ باش بەخێر بێن. بەیانی باش ڕۆژی جەنابتان و بینەرانی خۆشەویستی ڕۆژ. زۆر سپاس. دکتۆر سەرەتامەوە قسێک لەسەرەوە بکەی کە ئەمڕۆ 22 مانگە یعنی دوو ڕۆژی دیکە ماوە بۆ ئەوەی کە قەدەغەی هاتوچۆ یەکی چوار قەدەغەکە بە پێی بڕیارانی کە حکوومەت هەیە نامێنێ. هەندێک کەسێ لە ئێستەوە بێزار بوون دەڵێن زۆر ماینەوە لە ماڵەوە هەندێکی دیکە بابەتە داراییەکەی لێکەیاتەوە ئەڵێ ئێمە ناتوانین ئیچی دیکە ئەوەندە لە ماڵەوە بین. چۆن خۆمان بۆ ئەگەرانە ئامادە بکەین چۆن خۆمان بۆ ئامادە بکەین کە ئێمە ماوەیەکی دیکەش دەبێت لە ماڵەوە بین چونکە ئەمە بابەتێکە یەک ڕۆژ و دوو ڕۆژ لەوانەیە تێنەپەڕێت تاوەکو ڤاکسینێک نەدۆزێتەوە بەم باتلانەی درێژە بکێشێت. بەڵێ زین چۆنێک کاگرێبین سەبارەت بەم نەخۆشیەکە ئێستا هاتووەتە ئاراوە نەگوڵاتی ئەمە هەموو دنیای گرتوێتەوە. ئێمە ئەوەی کە جەنابەت باسەکەی چۆن دەست و پەنجە لەگەڵ بارودۆخەکەیان نەرمکەین و بارودۆخە ئیسtisnاییکایە ڕیسپەڕێکی ئێستا هاتووەتە ئاراوە. طبعا ڕاهاتنی مرۆڤ لەگەڵ هەموو بارودۆخێکی تازەیە لەوا چێت بێت باشە ینی دەرونی ئینسان نەفسی ئینسان و لایەنی سایکۆلۆژی ئینسان فترێکی زۆر ئەوێت تاکو ئەوەی کە لەگەڵ ڕیتمی حیاتی بە ئیقاعی ژیانی تێک باوە بچێتە سەر دۆخێکی تر و داخڵەوە دۆخێکی تر کە پێشووتر لە سەری ڕان هاتووە ئەوێت فترێکی زەمەنی دیاریکرایەوێت. ئەمەی کە هاتووەتە ئاراوە بەڕاستی ئەمە مشکلەکە ئەوێ سابقەمان نییە لەگەڵیە ینی پێشووتر بە تەجربە و ئەزمموی لەم شێوەیە نەبینداوە خەڵک بە شێوەیەکی گشتی داخلی ماڵەکانیان لەمەە تایبەتە بەفیەیەکی دیاریکراوە بە شەریحەیەکی دیاریکراوە
باشە نەتایبەتە بە شوێنێکی دیاریکرا و شوێنێکی دیاریکراوی لێ بێبەش بێت هەمومان ێستا ترنجاوی نێتە ماڵەکانمانوە مەسەلەی ئەوەی کە ئێمە چۆن خۆمان بۆ ئەو مۆزوع ئامادە بکەین بەڕاستی هەنێکی پەیوەندی بە خودی خۆمانەوە هەیە بە خودی مرۆڤەکان خۆیان چۆن خۆیان لەگەڵ بارودۆخێکی تازەیە ڕابێن و هەنێکیشی پەیوەندی بە دەوروبەر بۆ نمونە پەیوەندی بە حکومەتەوە هەیە ینی بەتایبەت لەم مەسەلەیە بەشێکی باشی ڕاهاتنی خەڵک لەواشێت دانیشتنی خەڵک لە ماڵەوە لەواشێت پەیوەندی بە حکومەتەوە هەبێت پەیوەندی بە حکومەتەوە هەبێت لە کۆمەڵ هێشتا پەیوەندی بە حکومەتەوە ئێمە ناکرێت لایەنی سایکۆلۆژی دابڕین بۆ نمونەوەی کە جەنابەت ئیشارەت بیا لەلایەنە ئابوووریەکە لە بارودۆخی ئابووری خەڵک بە ئەوەی بیدات جەنابەت ئیشارەتت پێیا مەسەلەی فۆبیا ئێمە خودی فۆبیاکە ئەو فۆبیایی کە لای ئینسان سەبارەت بەم نەخۆشیە دروست بووە بەشێکی پەیوەندی ڕاستەوخۆی بە نەخۆشیەکەەوە هەیە ینی بەشێک لەو فۆبیایی کە دروست بۆ لای تاکەکانی کۆمەلگای ئێمە هەموو کۆمەلگەکانی دنیا پەیوەندیکی ڕاستەوخۆ بیا بەشێکی تۆقینەکە پەیوەندیکی ڕاستەخۆی بە خودی نەخۆشیەکەەوە هەیە ئەمەش کۆمەڵێک فۆبیای تری دروست کردووە مەسەرەن بۆ نمونەیەک لەو فۆبیانەی کە دروستێکات ئەوەیە کە بەڕاستی لەمە دو خەڵک لەواچێت لە حەشامات بترسێت ئێمە پێشووتر تێکەڵی کەسانی کە بووین لە دائیرەیە لە خەسەخانەیە لە مەسەرەن قوتابخانەیە دەزانکۆیە زۆر ئەوە کەم لە قۆناخی داهاتووە بۆ نمونەگەر ئێمە بابەتە شتێپەڕی چۆن بۆ خۆمان ئامادە بکەین بۆ داهاتوو بەڵام زیاترمە فۆکس لەسەر ئەو بابەتەی ئێستا بکەم ینی خەڵک چۆن خۆی ڕابهێنێ بۆ ئەگەرەکان ینی هەموو ئەگەرەکان ئێستا لە بەردەما وە گوتیشم ینی لەخوا بە زیابێ ئێستا بابەتەکە لە ژێر کۆنتترۆڵایە لە ناو باشووری کوردستان بەڵام ئەگەری ئەوەی کە بۆ نمونە قەدەغی هاتوو چۆ درێژ بکرێتەوە ئەگەری ئەوەی کە زیاتر ئەم نەخۆشی ڤایرۆسە بڵاو بێتەوە لە ناومان چونکە دوێنێ دکتۆر سەبا گوتی ئەگەر ڤایرۆسەکەش بڵاو بێتەوە لە ناومان ئەگەر قەدەغی هاتووچۆ بێمە دەتوانین کۆنتترۆلی بەڵێ ئەچی دوایە ینی لایەنە طبیەکەی و پەیوەندی بەوانەوە باشمەستم لایەنەکەی ئەوەی دەرونیەکەی کە تۆ خۆت ڕابهێنی لە ماڵەوە ئەزانی چۆن لایەنە دەرونیەکە کاگەڕێبین خۆی مویم زۆر مویمە ئێمە بەڕاستی ڕۆژگارێک هاتۆتە پێشەوە بێ محاولە بکەین بە کەمترین زەرەر لە هەموو ڕوویەکەوە بە کەمترین زەرەر چی بکەین لەو شتانە ئەوەیە کە بەڕاستی ئەکرێت لەم باروزڕ فيها ئینسان قەنەعەت بەخۆی بکات تەنازل لە هەنێشت بکە یەکێک لەو شتانی کە هەیە بۆ نمونە تەبانەوەی کە من پێشووتر باسم کە ئێمە وا ڕاهاتوین لە بەهار هاتوین بۆ سەیران باشە وا ڕاهاتوین کە وەرزی بەهار تایبەتە بەلای ئێمە تایبەت بووە بە تەرفیه تایبەت بووە بە تەسیلێ تایبەت بووە بۆ کە بچیتە دەرەوە تایبەت بووە بەوەی کە چێژی تیا بینی دەبێ قەنەعەت بە خۆمان بکەین کە ئەم زروفەکە هاتوۆتە پێشەوە مانەوەمان لە ماڵەوە یا با بڵێنمانەوەی ئێمە لە ڕووی فیزیکیەوە لە ڕووی جەسەیی و بەسراوە بۆی کە لە ماڵەوە بمێنەوە بۆ ئەوی چەند بەهارێکی کە بژین بۆی کە بتوانین لە بەهارەکانی ترا سەیران بکەین بۆی کە بتوانین فترەیەکی زیاتر بژین پێویستمان بۆ هەیە قەنەعەت بە خۆمان بکەین وەکوتم بە کەمترین زەرەر تەنازل لە هەنێ شتێک یەکێک لەو شتانە مەسەلەی تەسلیە و تەرفیهە مەسەلەی چوونە دەرەوەیە مەسەلەی تێکەڵبوون بە ڕەفیق و برادەرە مەسەلەی میوانداریە ئێمە لەبەردەم کۆمەڵک ئەگەران باشە ئێمە کام اختیاریان هەڵبژێرین کام بەدیل هەڵبژێرین بە کەمترین زەرەر لێی دەرەچین باشە ئەبێ قەنەعەت بە خۆمان بکەین کە هەڵبژاردنیمانەوە لە ماڵەوە یەکێکە لەو ئەگەرانەی کە ئێمە لە مەترسی فەوتان دوورە خاتەوە ئەتوانین وەکو پێشووتر ئیشارەتم پێ ئەتوانین چەند بەهارێکی کە بژین و چێژ لە جوانی بەهارەکانی تر ببین ئەتوانین بگەینە هاوین وە لە هاوینە تەعویزی سەیرانی ئێسە و تەعویزی گەشتی ئەتوانین سەردانەکانی ئێسەمان تەجیلکەین بۆ کاتێکی تر و بۆ دەرفەتێکی تر بووە دەمەشا پێم وابێ یەکێکی لەو شتانەی کە مای دڵخۆشی ئەوەیە کە شتەکە تقریبا بەسەر هەمومان هاتووە ینی تۆ من کە نایم بۆ لای تۆ نایم بۆ میوانیت نایم بۆ تازێت نایم بە دەمخۆشی و ناخۆشیتەوە مەسەلەکە ئەوەیە کە تۆش هەمان کێشت هەمان معانات هەمان گرفتت هەیە کەواتە یەکێک لەو شتانی کە ئەکرێت ئێمە بیکەین ئەوەیە کە دەستکاری لایەنی معرفی تێگەشتنی خۆمان بکەین بۆ ئەو نەمەتی ژیان و شێوازی ژیانی کە هەمانە وەکوتم ئەمەیە یعنی ئێمە تێگەشتمان ئەکرێت ئەمە هەر تێگەشتن ئەم بارودۆخی کە هاتوۆتە ئاراوە تێگەشتنی ئێمە بۆ ژیان و بۆ چالاکیەکانی ژیان و بۆ هەڵسوکەوت و بۆ ڕۆتینی ژیان بگۆڕێت هەر کاتێک ئێمە ئەم قەنەعەتەمان لای خۆمان دروست کرد کە ئەتوانین بە کەمترین زەرەر و ئەتوانین خۆمان لایەنی کەم خۆمان لەگەڵ بارودۆخەکەی ڕابێنین ئەگەر شتێک لە سترێس تاوان سترێس هەر دروستە بێت کاگرێبین هیچ کەسێک نییە
جۆرێک لە جۆرەکانی سترێسی بۆ دروست نەگاتە تۆقین بەس خۆی مهم ئەوەیە سترێسەکە نەگاتە ئاسێک ئێمە تووشی حاڵەتێکی قورسی وا بکات لە توشبوون بە نەخۆشیەکە خراپتر بێت مەسەرەن تۆ خۆت لای لە نەخۆشی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا بەڵام تووشی ترس و تۆقی نەبی لە نەخۆشیەکە کە بارێکی دەرونی وات بۆ دروستەکان لەواچە لە نەتیجا کۆمەڵێک نەخۆشی جسمی و جەسەی کەشە بۆ دروستکات کەواتە وەکوتم ئەکرێت ئێمە قەناعەت بە خۆمان بکەین و ژیانمان بە کۆمەڵک زەختی ئاساییەوە لەم بارودۆخەیە بە کۆمەڵک زەختی ئاساییەوە لا قبول بێت و واقعەکە چۆن ئاوا بخوێنینەوە واقعی ژیان لەم کاتیا لەم کاتیا چۆن ئاوا بخوێنەوە ئاواش قبوڵی بابەتێکە جیهانی شایانی ئێساوە نییە کە تۆ بڵێ من وەک تەنها من لە سلێمانی گیرۆ دەم کەسێک لە ڕۆما گیرۆدەن نەکەوە کاکرەبین حەق ئێمە بەڕاستی دڵمان بەوە خۆش بێت ئیتر من ناممامان فەزلی ئەمە یەکەم لەواچێت بخوا بگەڕێت و دوای بۆ چێگەڕێتەوە لەواچێت ئەوە داهاتوو با بڵێن جوابمان باتەوە وەڵام ئێمە بە یەکێکی کە لەو شتانی کە من ویستم باسیکەم ئەوەیە کە عادەتەن با ئێمەمانان بەراوردکەن مەسەرەن تۆ بەراوردکە لە بینی ئێریا و لە بینی وڵاتی شۆک و ئیتالیا بەس دوێنێک نزیکەی 1000 کەس لە ئیتالیا مردووە نەک توش بووە بەس دوێنێ نزیکەی 1000 کەس لە ئیتالیا مردووە تۆ عادەتەن حەقە یعنی ئەم بەراوردە بێ کاتێک لە ماوەیەک هەفتەیە خۆتان نەزان لە ئەمریکا لە 125,000 تێپەڕان باشە یعنی تۆ لە ماوەی هەفتەیەکە تقریبا 20 بۆ 25 حاڵەت لە هەرێمی خۆمانە تۆماتای تەنیشتمان کە تەنیشتەکە لە ئەوروپا دوای ئێمە ینی ڕایگەان کە ئەم بەراوردە مهمە دیوێکی گەشتبینی بابەتەکە ئەم بەراوردە مهمە وەکوتم فەزڵەکە بۆ گەڕێتەوە من ناتوانمەوەیان تحدید بکەم بەس ئەم بەراوردە مهمە خەڵکی ئەمە بەراورد کات لە بینی ئەکرێت ئەمە بەشێکی زۆری پەیوەندی بۆ هەبێت کە ئەو حەلقەیان بسڕان بێت کە نەخۆشەکەی گواسۆتەوە کەواتە کاتێک کە تۆی بەراورد لە بینی ژیانی خۆت و ژیانی ئیتالیا کاکەی کە لە چاو تۆیە لە شوێنێکی کایە لە پێشکەوتن نظامی یا سیستەمی تەندروستی لە شوێنێکی کایە کاتێک ئەم بەراورداکەیت ئەمە شتێک لە با بڵێن گەشتبینی تیاتەوە شتێک لە تەکەیف و شتێک لە خۆگونجانە بۆ دروستەکان لەگەڵ بارودۆخەکەیە بێژگەلەوە ئێمە وەکوتم قەناعەتمان بەمە یەکێک لەو شتانی کە زۆر مهمە ئینسان قەناعەتی پێ هەبێت ئەوەیە کە ئەو عادەت ئەو هەواڵانەی کێن باز لە دۆزینەوەی ڤاکسین و باز لە عیلاج و باسیانی مرۆڤ کارەساتی زۆر لەمە قورسەری تێپەڕانوە مرۆڤ میکرۆبی زۆر لەمە قورسەری بەچۆکە مرۆڤ حەر بوو با بڵێن کارەساتی زۆر لەمە گەورەتری تێپەڕانوە کاتێککە ئینسان بیر ئەگەر بگەڕێتەوە بۆ ئەوان و بیر لەوانە بکەیتەوە کەواتە ئێستا مرۆڤ تەکنۆلۆژیا مرۆڤ با بڵێن حەزارەتی مرۆڤ تەجربە بۆ ئەزمونێکی گەورەتری لەبەردەسایە لەواچێت کاتێکی کەمتری بێت بۆ ئەوی کە دۆخەکە تێپەڕێنێت کەواتە ئەمانە هەمووی نیشانی ئەوەن کە با بڵێن حەقیەوەی کە ئێمە دڵمانی پێخۆشکەین چیکەین دکتۆر بۆی نەگەینە خەمۆکی ینی ئێستا زۆر شتمان بیست من پێشتر میوانی تریشمان هەبوو هەر لەسەرم بابەتە قسەمان کرد زۆری ئەڵێ بۆ منە سێری فیلمە بکە کە تا ئێستا حەزل لێبوو بە کاتە نەبوو بە سێری نەزان زنجیرەیەک ئەڵلقەیەک بکە سێری کتێب خوێندنەوەیەک بکە کات ئەو دەرفەتەی نەت بۆ لەگەڵ ماڵ و منداڵ تا بەسەری بەری ئێستا دەرفەتێکە لەگەڵ خێزانەکە تا دەرفەتێکە زیاد لەمە تۆ چیت کرد هەیە بۆ ئەو مرمە جگە لەمانە چیکەین خەمۆکی ڕێبین خۆی خەمۆکی من پێم وتی هەنێشت هەیە بەڕاستی تۆ من ناتوانم بە نەسیحەت خەڵک بە نەسیحەت ڕاستە ئەمە هەنێکی وەکو پێم وتی پەیوەندی بە خۆمانەوەی هەنێک تەکنیکی دەرونی هەیە توانی بەکاربێن یا هەنێک تەکنیکی شخصی هەیە ئەوەی جەنابەت باسی کرد تا ئێستا زۆر باس کرا و نامێ بچمە سەری بەڵام مشکلەکە لەوایە هەنێک لە خەڵک بە ئامۆژگاری ناژین هەنێک لە خەڵک جویان لە ئامۆژگاری نیە هەنێک لە خەڵک شتی مەلموس و واقعیانەوێت یعنی من پێشووتر پێم وتی کەمێکی پەیوەندی بۆ هەیە مەسەن بۆن منە هەنێک یەکێک لەو شتانی کە دروستە بێت لەم حاڵەتانەیە یەکێک لەو فی ئەو شەریحانەی کە ترسی زۆر قورسیان هەیە لەم دۆخە خوێندکاران باشە ئێمە چەندەها خوێندکارمانێکا کە ژماری و خوێندکارانی کە لە پۆلی 12 ئامادەین کەم نییە کاکرێت هەر بە شێوەیەکی عام ژماری خوێندکار لە وڵاتەیە ئێمە بەشێکی بەشێک لە خوێندکارەکانمان ئێستا کێشەی ئەویان هەیە ئایا ساڵەکەیان نەفوتێت یان نافوتێت بەشێک لە خوێندکارەکانمان ترسی ئەویان هەیە بۆ نمونە دەرەجیان پێێت بۆ ساڵی داهاتوو پێی بچنە زانکۆیەک پێی بچنە کولیەیەکی دڵخوازی خۆیان یا پیانە لەبەرەوە من ئەمەم بە نمونەیە نایەوە تۆ ئەمە پەیوەندی بۆ هەیە چەند لایەنی بەرپرس دڵنیاییە بۆ نمونە بە خوێندکارەکان کە ساڵەکەی نافوتێت چەند دڵنیاییە تێ بۆ ئەوی کە تاویزی با بڵێن دەرس و دروست و شەرحی بۆ بکاتەوە چەند دڵنیایە کاتەوە لەوەی کە
جوهدەکەی بە فێڕۆ ناچێت لەبەر وەکو پێم بە دیوێکی کە بە ئەم قسێک لەسەر لایەنە بەرپرسەکان بکەین بە تایبەتی لە حکوومەت هێرەمی کوردستان و لە وەزیرەکان ئۆمانە داخەوانی لەم زروف و بارە تایبەتە کەس ئینکاری نییە لەوەی کا بۆ نمونە ئابووری جیهان گرفتێکی گەورەی بۆ دروست بووە زۆر حاڵەتەیە وەکو تۆ گوتت ینی ئێمە لە وڵاتان چا وڵاتانی ئەوروپی و ئەمریکا و ئەمانە جیاوازێکی زۆرمان هەیە ئەوان تووشی گرفت بوون بەڵام چەند گرنگە لایەنی بەرامبەر بوون لە حکوومەت هێرەمی کوردستان نەبێتەوەی داڕوخانی دەرونی خەڵکان ئێستا بۆ نمونە زۆر جار لەسەر بابەتی موچە کۆمەڵێک شتە بیستی خەڵک بێزارە بێ خەڵک بێتاقەتە بێ لەم بابەتە تۆ لە ماڵەوە هێشتوتە کەرنتینت کردو بەرپرسێک دێتە سەر شاشە دڵێ من موشەکەت کەمەکەمە من ئەوە کەمەکەم و چەند گرنگە ئەگەر بابەتەکە بەو شێوەیەش بێ وەکو پسپۆرێکی دەرونی ئامۆژگاری لایەنی بەرامبەر بکەیت لە حکوومەت هێرم کە ئەم بابەتانیانتە قورس نەکەن لەسەر وڵات وڵی کاگی ڕێبین طبعاً ئێمە بەڕاستی ئەمە ئامۆژگارین ئێمە حکوومەت لایەنە ئیجرا یانی وەکو لایەنێکی شارەزایی پسپۆڕ لەو بوارە تۆنە لە دەرونی شارەزابی سەرۆکی حکوومەت هێرمی کوردستان دەرونی شارەزانە ینی خۆ گرفت نیە تۆ پێ لێرۆ پەیامێکی پێ بگەێنی کاگ ڕێبین من بەیانی تۆ معاشەکە دووەرەگری ئەگەر لەگەڵ معاشەکەی ئەو جیهاتی کە معاشەکە تدایەت ئەیاتێ بڵێت ئەمە 100,000 لەبەرەوەی کە ئەم مانگە ئیشت بە ئەو 100,000 بەقەدەر خۆی جێل لە دەرونی تۆ یاگرێت یان ناگرێت ئێمە ناتوانین لە ئەرنین سایکۆلۆژی و دەرونی ئینسان لە واقعی ژیان چ لایەنە بارودۆخە کۆمەڵایەتێکە چ بارودۆخە ئابوووریەکە چ بارودۆخە سیاسەکە دابڕین باشە یعنی جاری وایە زۆربەی زۆری لایەنە سایکۆلۆژیەکە بەسراوە بەمانەوە تۆ چەند لە ڕووی اقتصادی و ئابووریە و دڵنیایی کاکە یعنی من وەکو پێم وتیبا من گریمان تا ئێوارە ئێمە من و تۆ لێرە دانیشین بازە یان نەسیحەتی خەڵکەکەین کە لە ڕووی دەرونی و نەڕوخێ لە ڕووی دەرونی و مقاومە بکات لە ڕوویدا ئەم نەسیحەتانە ناچێتە جیرفانی کابرایەکە و کە کرێکارە بە پارەی ڕۆژانەشی باش ئەسڵەن هەر ئامادەی نییە ئامادەی ئەویان نییە کە گوێ لە من و تۆ بگرێت نا ئەم نەسیحەتە ناچێتە جیرفانی کەسێکەوە کە 50 ڕۆژە معاشی وەرنەگرتووە با من لەواشت بە پێچوان و هەرجنێویشمان پێبن لەبەرەوە ئەمە بە لایەنی دەرونی سایکۆلۆژی ئینسان بەسراوە بە کۆمەڵشتی یەکێک لەو شتانەی کە پێوەی بەسراوە لایەنی ئابووریە چەند ڕاستە لە ڕۆی ئیجرایەکەەوە لەواچێت حکومەت هیچ یا با بڵێن هیچ لەزمەیەکی قورسی نەبێت بەڵام لەلایەنە ئابوووریەکە ێستا هەموو وڵاتانی دنیا تۆ یاخود ئەبێ بە شێوەیەکی ڕاستە خۆپارە بی بە خەڵک و خەڵک ژیانی خۆی دابین کات باشە یاخود ئەبێت شتی بۆ بەریتە بەردە ماڵە بەرانی کەمەش ئەگەر ئەوە شت پێ ناکرێت ینی تۆ دڵنیایی بەرێ دڵنیایکی بەرێ یان ئەم قسانەی بابەتانی کە تۆ دەیکەیت ینی لەم حاڵەتە مەیکەن بۆچی ئەیکە وا هەر بە واقعی کردوتە یعنی بە واقعی کابرا کردوێت هیچ پێویستەگات تۆ بی کۆمەڵە تەرحیکێکی بخەیتە هیچ کام لەو تەرحانی کە خراونەتە بەردەست بۆ معلوماتی جەنابەت هیچیان دڵخۆشکردنی لەبەرەوە خەڵک بەشێک لەلایەنی دەرونیەمە بەسرا بۆی کە چەند لە ڕووی اقتصادیەوە دڵنیا چەند لە ڕووی دراسیەوەی پێشووتر باسم کە ئەمان تکاکە من هەر بەڕاستی وایە کاگرەبینم بۆچی واقعی نەبینەوە تا لە جروب خوێندنی زانکۆکان دەستی پێکردو بە ئۆنلاین کە ئەزعف الئیمان بۆ ئەوان باشە ئەتوان تا ڕادێک خوێنکار دڵنیاکەن کە تۆ لە ماڵەوە دانیشە و خەریکی دراسی خۆ بۆ ئەم ساڵەکەت ناپۆتی ئەمان چیان کردووە ئەخی خۆ تۆ بەو کاتەکە ڕوا و لەواچێت مەجای ئەوە نەبێت لە داهاتوە تاویزی کەیتەوە لەبەرەوە چەند خوێنکاران چەند کرێکاران دڵنیاکەیتەوە چەند سستەرێک دکتۆرێک با بڵێن کەسێک کە لە خەسەخانەکانە هەم ژیانی کەوتۆ چەند ئاسایشێکە لەسەر جادێ و چەند پۆلیسێکە لەسەر جادێ مرورێکە لەسەر جادێ خەریکی خزمەتکردنی خەڵکە لە ڕووی اقتصادیەوە دڵنیایەکەیت وای لەکەی متمانە بۆ وەزعەکە بکات بۆی هەم باشتر خزمەتکات و هەم دۆخەکەش ئاساییتر تێپەڕێنێ لەبەرەوە بەشێک لەلایەنی دەرونی ئێمە گرێدراوی لایەنە سیاسی گرێدراوی لایەنە بەرپرسانە ئێمە تۆ تەوەقعەکەی ڕاوێژکاری دەرونیان هەبێ وەڵی ئەگەر هەشیان بێت کاکە خۆوان ئەم شتانی کە من و تۆی کێن وێسە لێراڵێن ئەوانیش عەقڵی یعنی چی هەیە عەقڵی بەوە نەشتێت کە لایەنی مادی پەیوەندیشی بتەوی بەلایەنی نەفسی دێنە سەر شاشە دەڵێن ئەمە واقعەکە و دەبێ هەمومان قبوڵی بکەین باخر باش واقعەکە قبوڵەکەین بەڵام کاکە بە واقعەکە کاتی قبوڵەکەی لەگەڵ هاوڵاتیانی واقع کاتی قبوڵەکرێت کە تۆ لایەنی کەمی بۆ نمونە ژیانی ئابووریت بۆ تەرخان بکرێت باشە لایەنی کەمی وەکو بەسم لە واقعەکە ئەوەیە کە ئەڵێمە واقعەکە ئابووری وای لێ هاتووە نەو دابەزیوە نازانم داهاتی ناو خۆمان وای لێ هاتووە ئەمانەیە کە کاتێ بێمە خۆمان حازر بکەین بۆ مۆزوع باشە خۆمان ئەمە خۆ ئەم مانگە خۆمان حازر گریمان ئەم مەسەلەی ئەبا ئێمە ئەو ئەگەڕشمان لەبەردەما بە گریمان ئەم مۆزوعات درێژەی کێشا و چارەسەر نەدۆزرایەوە ئێمە دووسێ مانگە ئەوە تا خەڵک حسابی 3-4 مانگ کردو باشە گریمان دووسێ مانگە ئەوە لە ژوورەوە بووین ئەو کەسەی وەکو پێم وتیکە کرێکاری بە پارەی ڕۆژانە ئەژی چی بکات یعنی تۆ حل بۆ ئەمەیان چییە
اختیارکە لە بینی ئەوەی کە کۆرۆنا بیکوژێت یاخود لە بینی ئەوەیە کە لە ماڵەوە بەلایەنە پەیوەندیدارەکان ئازانی پامەکە چیە پامەکە ئێمە پام ئەوەیە کە ئێمە سەیری بە ژیان وەکو شتێکی متەکامل بکەین بەکو شتێکی متەکامل مەبەسم لەوەیە کە ڕاستە ئێمە نامانەوێت بۆ لایەنە بەرپرسەکان نامانەوێت لە ڕووی فیزیکی و ئێمە خۆمان لە دەست بین بمرین بەڵام لەوەش مهمتر ئەوەیە کە تۆ میلەتەکەت تا ڕادێکە ئەیکەیتە ژوورەوە عەلە لەقەل ئەوەی ئازوقە و اتفاق بۆ بکەیت ئەوەی دڵنەوایی بیتەوە ئەو نەت بەرنامە لە ڕووی سەقافی و کاگرەبین کاکە خۆ ئەم شتە یعنی تەسەورەکەی من ناڵم با بڵێن وەکو هەنێک کەس ئەڵێن ئەمە دابڕانێک دروستەکە لە ئەمە جارێ زووە بۆی پێشبینی ئەو بکەین بەڵام بەڕاستی بۆی هەیە ئەم مۆزوعی کۆرۆنایە دەستکاری ژیانی کۆمەڵایەتیمان بکات مەسەلەی سەقافەت و کەلتورگریمان بۆ نمونە بەیانی و دووبەیانی دەوام کرایەوە ئایا خوێنکاری ئێمە من پۆل هەیە لە زانکۆیە ژوورێکی بچووک 74 لە بیتایە باشە ئایا بەو شێوەی جاران نەکرێتەوە خەڵک دڵنیا بێت لە تەنیشت برادەرەکەی و دانیشێت یا ئەو مەسافەی اجتیماعی کە قەرارە تۆ دروستیکەیت قدرەتی ئەوەت هەیە دروستیکەیت لە پۆلا قدرەتی ئەوە هەیە دروستیکەیت لە دایرەیە قدرت مەبەسم لەوەیە ئەکرێت بیر لەمە بکرێتەوە ئێمە کە بیر لە حەلی مشکلەکانەکەینەوە کە تۆ ئەڵی مەسافەی اجتیماعی دروستەکەم ئەگەر بەیانی دەوام دەسی پێکردەوە ئەم مەسافەی اجتیماعی لە پۆلی خوێندی ئایا حکومەت بەرنامەی بۆ ئەمە هەیە ئایا بیری لەمە کردوتەوە بیری لەوە کردوتەوە کە پۆل هەیە لە وڵاتی ئەمە 45 لە بیتی ئەم 45 لەوانەیە زۆر بابەتی ئیداریونەوانە فۆکس لەسەر بابەتە لایەنە دەرونی باش ئەمە پەیوەندی بەلایەنە بۆ ئەوەی بەڵێ چی بکەین بۆ ئەوەی کە خۆمان بۆ قۆناغی دوای کۆرۆناش ئامادە بکەینەوە کۆتایی لە کۆتایەکەشی نزیکە بمەوە پامش چیە بۆ هاوڵاتیان پەیام بۆ هاوڵاتیان مەسەر وەکو وتم ئێمە یەکێک لە هینەکان ئەوەیە کە بەڕاستی وەکوتم هەر لە ئەسڵا مرۆڤ جاری وایە خۆی بە تێپەڕبوونی کات دەست و پەنجە لەگەڵ مۆزوعانان نەرمەکات و بەشێک لە مرۆڤەکان خۆیانی لەگەڵا ڕایەن باشە بەشێکی تریان پەیوەندی بۆ هەیە کە قبوڵی ئەو واقع بکەین کە هەیە باشە و بەشێکی تریان پەیوەندی بۆ هەیە کە ئێمە لای خۆمانەوە با بڵێن لە محاولەی ئەوەیە بین لە هەوڵی ئەوەیە بین تێگەیشتێکی ئەساس بۆ تێگەیشتێکی نەدابنین لەو بارودۆخ و زروفەی کە هێتە ئاراوە باشە ئیتر ئەساس بۆ ئەو تێگەیشتنیش لەوە هاتووە کە وەکو پێشووتر جەنابدا ئاماژۆ پیاوە من نیشتاکی دم لێ کردەوە ئەوەیە کە ئێمە لە ڕووی دەرونیەوە با ئەو ترس و دڵە ڕاوچەیە کە هەمانە لە ئاسێکا بێت نەمان بات بەرەو با بڵێن بەرەو ئەوەی کە تووشی نەخۆشی و کارەساتێکی قورسی دەرونیە حتا کارەساتی فیزیکی و جەسەیمان بکات و بەشێکیشی بەسراوە بەوەی کە ئێمە بەڕاستی من کابراکە ڤیکتۆر فرانکلی پیاڵێن ئەم پیاوە باوەڕی بۆ هەیە ئینسان محاولە بکات گەشببین بێت وە طبعاً گەشببینی تەفاسیلی محاولە بکات گەشببین بێت و مانا لە ژیان بدۆزێتەوە ئەو کابراایە طبعاً خۆشی و عایلەکەشی لە حربی عالەمی دووەمە جوولەکە بن گیرابوون لەلایەن نازیەکانەوە ئەو باوەڕی بۆ هەیە ئینسان چەند گەشببین بێت چەند باوەڕی بۆ هەبێت دۆخەکە تێپەڕێنێت چەند باوەڕی بۆ هەبێت کە عیلاجە دۆزێتەوە چەند باوەڕی بۆ هەبێت ئیرادەی مرۆڤ گەورەترە لەوەی کە چۆک دابا لە بەرامبەر ئەم مەوزوعانەیە چەند باوەڕی بۆ هەبێت کە ڕۆژێکی نوێ هەڵیەت و ئەمیش ژیانی لەگەڵێ تازا بێتەوە چەند باوەڕی بۆ هەبێت کە ئەمێنێتەوە ئەتوانێت مەقاومە بکات وەگلەوەی کە خۆی تەسیمی واقعەکە بکاتوە بە خۆی تەسیمی ڤایرۆس و میکرۆب و بارودۆخە ترسایەکە بکات ئەو باوەڕی بۆ هەیە چەند ئیمانی بۆ هەیە کە هەڵاتنی ڕۆژێکی نوێ ئەبینێت ئەمەە ئەتوانێت مقاومە بکات ئەو نەتوانێت بژی حتا ئەوڵە دەو کەسانی کە لە سژنەکان نابن لە معتەقلاتەکان نابوون ئەوانەی کە باوەڕیان بۆ هەبووکە لە داهاتوە ڕزگاریانە بێت لە ڕووی فیزیکی هیان بوو زۆر کەسێکی لاواز و کەسێکی با بڵێن لاواز بوو لە ڕووی جسمیەوە بەڵام بە حکمی ئەو گەشببینیە ئەیتوانی دۆخەکە تێپەڕێنێتوە لە ئاخیرا دەرکەوت کە ئەوانە توانای مقاومەمانەوەیان زیاتر هەیە براوەش بوون مەبەسم لەوەیە جاری لە هیچ کەسێک ناتوانێت ئینکاری لەو بکات کە لایانی جەسەی و لایانی دەرونی ئینسان گرێدراوی یەکترین لەبەرەوەی ئێمە چەند باوەڕمان بۆ هەبێت ئەم دۆخ و بارودۆخە تێپەڕێن و خۆمان تەسیمی واقعەکە نەکەین و باوەڕمان بۆ هەبێ مرۆڤ لە میکرۆب و لە ڤایرۆس گەورەترە ئەو وە چەند بەرچاوڕوون بین بەرامبەر بە مۆزوعەکان یعنی ئێمە ڕاستە ئەمە نەخۆشیەکە و هاتووە خۆی کێشەکە بەشێکیشی هەر پەیوەندی بۆ هەبوو سەرەتان بە میکرۆبێکی بە ڤایرۆسێکی قاتل لە قەڵەم درا بەس ئێمە چەند باوەڕمان بۆ هەیە کە
مردن و ژیانمان لەدەستەوە ڤایرۆسە ئەوە تا خەڵک هەیە گرتوێتی باسیری و نمونانەشکەین بۆ هەر نمونە خراپە ئەوە تا خەڵک هەیە گرتوێتی ئەڵە هەر لە ئەسڵ خۆم هەستم پێ نەکردو کە گرتومە عن لەڕێی فەحسەوە دەرکەوتووە و تەجاوزی مەرحەلەکەی کردو کورد و مختصرێکێک لەو شتانەی کە مهمە بەنسبەت خەڵکیەمەوە بۆی کە مقاومی بارودۆخەکەی بۆ پێ بکات ئەوەیە کە چەند باوەڕی بەوە هەیە لە ڕووی دەروون چەند باوەڕت بۆ هەیە لە ڕووی دەرونی وەزاڵەوی بەسەر ئەم حاڵەتانەیە ئەو نەبووی هەیە توانای مقاومەوانەوە تەبێت و خۆت لەگەڵ بارودۆخەکەی بەخشیش بین و گەشتبین بین بە بابەتەکە زۆر سپاس بەڕێز دکتۆر قادر حسێن پسپۆڕی دەرونی وتەوەرەی بەرنامەکە کە لەگەڵمانە بوویت. چینە هەندێک ڕێنمایی تایبەت بە خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا و دواتر دەگەڕێنەوە بۆ پێشکەشکردنی بەرگەکانی دیکەی بەرنامەکەمان. ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵدا و دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاوبەوە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پژمین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکۆڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵخ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە، سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەستنەدان لە دەسکی دەرگا و دیوار. لە کاتی ڕیزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن. بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان.
داچینە لای بڕگەکانی دیکەی بەرنمەکەمان ئێستا بە شوێکی ڕاستەخۆ دەچینە پارێزگای هەڵەبجا لێ فەرحان حەمەخانمان لەگەڵای پامنێرمان فەرحان ڕۆژ باش زانیاریەکانی ڕۆژ دیارە فەرحان حازر نییە دەچینە لای تەوەرەکانی دیکەی بەرنمەکەمان برگەی دووهەمی بەرنمەکەمان میوانی دووەمی بەرنمەکەمان بەڕێز مامۆستا مەلا وشیار جافەرانیە کە مامۆستای ئاینی و هەروەها تار خوێن و پێشنوێژی مزگەوتی جافەرانیشە مامۆستا ڕۆژ باش بەخێربێن خی گەورە خێر بێنێتە ڕێی هەمومان خی گەورە یارمەتی و پشت و پەنامان با بۆی بە تایبەتی برایانی وەزارەتی سەحە خوا هاوکار و دەستباریامە بۆی بە زووترین کات ئینشاءڵڵا کۆنتترۆلی ئەو ڤایرۆسە بکەین ئینشاءڵڵا مامۆستا قسە زیاتر لەسەر بابەتە ئاینیەکانەکەی لە ڕووی شەرعیەوە چۆن خۆمان ئامادە بکەین بۆ ئەم بابەتانەوە چۆن لایەنی مرۆیەکان بابەتەکان بخوێنینەوە لەم کاتەشا چۆن کار بکەین بۆ ئەوەی کە خێر و سەدەقەمان هەبێ ئەو زەکاتەی کە هەمان دەمانەوە بیکەین لە مانگی ڕەمەزانی پیرۆز نزیکە بینەوە نزیکەی مانگێکی ماوە توای لەم کاتانە بەکاری بێنین ستامی قسەی لەسەر و بابەتانە بکەین لەسەر مەسلەی پابندبوون بە ڕێنمایەکان چەند پێویستە لە ڕووی شەریعەتی ئاینی ئیسلامەوە کە پابند بین بە ڕێنمایەکان ئەوەی کە لایەنی پەیوەندیدا لە حکومەت پێمانەڵێ ئەمە خۆمانی پێویستکەین هەندێک بابەت هەیە تێی بپەڕێنین زۆر جار هەیە بۆ نمونە زۆر کەس گلەیەکاڵێن حکومت ئامادەکاری نەکردووە حکومت هاوکاریم ناکە حکومت من لایەنی مادیم وا خراپە ئەمە دیوێکی ڕاستی تێدایە بەڵام دیوەکەی تری دەبێت ئەمە چی بکەین بۆ ئەوەی کە ئەم بابەتە بڵاو نەبێتەوە لەمە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين ئێمە ئومێدمان هەیە بە خوای پەروەردگار و داوامان هەیە لە خوای پەروەردگار وەکو لە هەموو کارەکانی تردا یارمەتی داوین ئینشاءڵڵا لەم کارەشە یارمەتیماندا و کوردەواری خۆشمان دەڵێڵێن نیشانەی مانگاشۆ هەرسە لە ئێوارە دیارە بە فەضلی پەروەردگار و بە هیمەتی پاشان دکتۆر و وەزارەتی سەحە سواز بۆ خوا کوردستانی ئێمە حتا دکتۆرە جیهانیەکان قسەیەکم بی زۆرم پێ ناخۆشیان و عێراق دراوسەی ئێرانە و کەچی نیسبەتێکی کەم تووشی ئەو ڤایرۆسەوە یعنی ئەمە فەضلی خوایە کە لە کوردستانە لە هەرێمی کوردستاندا ژمارەکەی تا ئێستا لە 100 تێ نەپەڕیوە ئەمە نیعمەتێکی گەورەیە بۆ خۆمان دەبینین لە هەواڵەکاندا لە ئیتالیا لە یەک ڕۆژە 650 کەس وەفات دەکەن پەڕیوە بەڵام ڕێژەی چاکبوونەوەکەمان زۆر ئێستا ئەوەی کەماوەتەوە بە فەضلی خوا ئەوانشی کە توش بوون زۆر بە ئاسانی گرتویان زۆر بە ئاسایی گرت چون تۆ سەیری هەواڵەکانی جیهان کە خۆ هەتا ئێستا دەرمانێکی وایە نەدۆزێتەوە کە بتوانێت کۆنتترۆلی ئەو وەزع بکات لەبەرەوەی ئەوانەی کە لە کوردستانیمە بە قەنعاتی من کە ئەو ڤایرۆسەش لێدا بوون نیسبەتێکی زۆر کەمە زۆر کەمە لەبەرەوە لە فەضلی خوا زوو نێرنەوە ناو ماڵ و مناڵی خوان و ئەنگێڕنەوە ئێمە من هەواڵێکم بیست تۆزێک بەلامەوە ناخۆش بوو ئەیان و برادێک توێتی یاڕەبی لە فڵان شوێن ئەوەنگە تەخت بێ لە فڵان شوێن ئەوە تەخت ئێمە بەو شێوە نابێ بیرکەینەوە بەڕاستی ئێمە وەکو دین ئینسان پیرۆستترین مەخلوقی خوایە هیچ مەخلوقین لە ئینسان پیرۆستتر بێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە خسەی ئەم تعبیرە جوانەی قورئانی کە دەفەرمێ نەوەی ئادەم ڕێزی هەیە حتى نيوتو إيمان دار يا بي إيمان فرق أوي نوي آدم بي أوي مرو بي أوي لسوري إنسانية هذا الناس خواني رزق حرمته حتى أجر حيوانيش به حيوانيش الرزية تكون خاف محاسبة عبد كان يكون لسوري كم ترخم برامبر بحيوانك مثلا وقت حديث معناه كبيغمبر صلى الله عليه وسلم دفر من أفرت شو جهنم ولا بري بشيلكي أو خارني لنا أو حبسي كدوا ذات زي أو تمرو في حبسكي خاردو ينديته يا شعر سري بيستي بونك أنا كسلان غزبي شي خوايا هاتو کەسانەی کە بۆ نمونە ڕێنمایەکانی خی گەورەیان جێبەجێ نەکردووە گویان بە هەندێک بابەت نایاوە ئێمە هەموو شتێک ئیجابیات و سلبیاتی خۆی دڵنیا بەلەوە ئەم کارەبای نیعمەتێکی خۆی ئەم تەلەڤیزیۆن نیعمەتی خۆیە بەڵام سلبیاتی ژێ خەڵکی بەکارەبان بردووە ئەم ئاوە نیعمەتێکی خۆیان ژیانی پێوە بەندە ئەگەر جاری وایە ئەو ئاوە دەبێتەوەی خنکانی کۆمەڵی خەڵک تووشی لافاوە دەبێت تووشی تۆفان دەبێت بە قەناعەتی من ئەمە ئێمە وەکو موسڵمانێک ئومێدمان هەیە ببێتە ئەسبابی گەڕانەوەی خەڵک ئەو خەڵکەشی کە گومڕایە چکم ئێمە وەکو ئەوەی پێمان جارێ خوای خۆمان کە خالقمانە پێی خۆش نییە یەک مەخلوقی خۆی بخاتە جانمەوە
حەزیش ناکەس ڕەحمەتی خوا زۆر زاڵە بەسەر غەزەبیە تۆ سەیری ئێمە ڕۆژانە ئەوەی کە ئیماندارە دەبێت لەو نوێژەی کە دەیخوێنێ ئێمە بەداخەوە زۆر لە نوێژخۆرەکان ئیسفادەی لە نوێژەکەی خۆی نەکرد نازانێت دەڵێ چی نازانێت چی دەڵێ لەگەڵ خۆی خۆیان ئەڵێ ڕەحمانی ڕەحیم دوو سیفەتی خۆیان خوا بە ڕەحمە بەرامبەر بە کافر و موسڵمان لەم دنیا کافری وایە لە من زۆر جوانترە لە من زۆر دەوڵەمەندترە لە من زۆر وەزعی باشترە تەندروستی باشترە ئەوە خوا لەم دنیا ژیانیاوە پێی و ڕێنماییشی کردووە و ئیجباریشی ناکە وهديناه النجدين فمن هدو الريكم بروشن كرا او ايمان او الحاد تو كامل خلاص مسلم بسيارك او بو للرو الشرعي وام قصيه غونجا وبلي بونمنا ولاتيك واي كردو تا است الشريعه كان اسلامي جبجه نكردو با ناخي خوي ام براه بيركات ام خوش كبيركات انه اسلام بي خوش دي خلق اما بيغمر كما صوصم او نفهماني سدمي خوي لو بريقي مود صلاته دعوتي ام بكره زي ام بكره بخارو لو فرق گوناح تاوانە لە ڕووی شەرعیەوە کەم دوو ئاکەی ئەرە وڵا خراپە چکم بۆ تۆ دەحەز دەکەی خەڵ بە کافری بمرێ حەڵەکە بە عەزابی خوا برن نا بەعکسەوە ئێمە دوعایان بۆکەی وەک پێغەمبەرەکەمان عەلەیهی سەڵام دوعای بۆ کرد ئەو قەومە نەفامە سەری پێغەمبەریشکان خوا گیان ئاگاداری پێغەمبەر فەرمی ئەوان کە سنووری ئەدەبیان بەزانەوە بەرامبەر تۆ ئێمە موافقەتی تۆمان دەوێت ئەگەر تۆ ڕازی بی ئێمە ئەو کێوی سەفاکەین بە ئەگریکی مەسیان فەرمی نا خوا گیان نەکولەوە چەیەکیانە ساڵحێک هەڵکەوێ باشە دوعای بۆ کرد اللهم اغفر لقوم فإنهم لا يعلمون خوایە لەم قەومە ببوورە چکم نەفامن ئەگەر نەفام نەبوونە ئەوان بەرامبەر من باەکەم بۆ باش باەکەم بۆ دەست پاکی بۆ داوێن پاکی بۆ زمان پاکی بۆی خۆی حەقی خۆتان بپەرسن کەچی ڕەدولفعلی ئەوان بە بەردە بەربارانم دەکەن بەڵام من وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین خوا گیان بە خۆڕایی وەسفی ناکات ڕەحمەتەن للعالەمین دوعای بۆ دەکردن بۆ ئەبوجەهل باشە ئەبوجەهل چ موعامەرەی بەرامبەر پێغەمبەر دوعای بۆ کرد خوا هیدایەتی بە لەبەرەوە ئێمە وا بیرکەینەوە باشترە وەکو ئەبوبەکری سیدیق ڕەضا ڕەحمەتی خوای لەسەر فەرمی دوعای دەکەم لەوەی کە پێغەمبەرەوە فێر بووم عەلەیهی سەڵام فەرمی خوایە چی مەخلوقی خۆت هەیە یەکەس بخە جەهەنمەوە ئەگەر خەڵکێکیش ئەخەیتە جەهەنمەوە من لە باتی ئەوان بخە جەهەنم وەلەشی من ئەوەنە گەورە کە پڕبەپڕی جەهەنم بێ بۆی ڕێگەی یەکێکی تر نەبێ بچێتە جەهەنمەوە لەبەرەوە ئێمە پێمان خۆش نییە خەڵک بە کافری بمرێ پێمان خۆش نییە خەڵک بە عەزابەوە بمرێ پێمان خۆش نییە خەڵک بە ناڕەحەت چون دین من وا فێرەکە لەبەرەوە من ئومێدم هەیە بڕوام وایە ئینشاءڵڵا ئەم ڤایرۆسە ببێتە ئەسبابی هیدایەت بۆ کۆمەڵێک کەس و ئەگەر خەڵکێکیش هەر سەر ڕۆی دەکا دیارەوە ئینتیقامی خوا مەوجودە و خوا گیان بەس ئیشی مرۆڤاتە مرۆڤێکە ئیشی عەبدێکە کە دوعای لەو شێوەیە بکات بەعکسەوە ئێمە گەر دوعای خێرکەین عیبادەتە ئەگەر دوعای خێرکەین عیبادەتە خۆ ڕێگەش درا دوعای شەڕکەین چونکە مەسە بڵێ ئێمە مەسە بڵێن بۆ نمونە ئەگەر پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هیجرەتدا کە لە مەکە عەزیەتی سەحابەکانیەدا حتا کوڕەکەی ئەبوو لەهەب کە برازای خۆیەتی بێئەدەبی کرد بەرامبەر پێغەمبەر صلی الله علیه وسلم حورمەتەن بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ بەڕێزتان بۆ بینەرانی خۆشی تفی کرد بەرامبەر پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای لێ کرد فەرمی خوایە سەگێ لە سەگەکانی خۆتی بۆ بنێرە تێکی تووشی ئەو ناڕەحەتیە بۆ کوڕەکەی ئەبوو لەهەب چکم سنووری ئەدەبی بەزان ئێمە یعنی شەریعەتی پیرۆزی ئیسلام برای بەڕێزم بینەرانی خۆشەویست یعنی لەگەڵ تا ئەڕوا حتا سنووری ئینسانیەت نەبەزێنی کە نە سنووری ئینسانیەتت بەزان ئەو کاتەیتر دەبێت یاسای سەرپێچی دەبێت عقوبە بدرێ لەبەرەوەی زۆر سەرڕۆیی نەکات زۆر سنوور نەبەزێنێ لە حەدی خوایینە ئەگەر کافرێکە بێ لەژێر عەلەمی ئیسلامدا لەژێر وڵاتی ئیسلامە دانیشت بێ ئیسلام حیاتیشی ئەپارێزێ بەڵکو پارێزگاریش نایژێ لە کەس دەستی بۆ بێت ئێمە سەیریکە دوو موقف بۆ عەرز بکەم خوای جەلە جەلالوو کە وتمان باس دەکاتە فەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا فضل ما بس هر شيء مخلوق هذا وسخر لكم ما في السماوات وما في الارض شيء لم ارزاب ايهم مسخر كرو لبر حرمتي ايوچ بيو مخلوق كي برز او خوا دروستي كرو لبر خوا ظلم تالينا كرزق تاند هوا تانياتي او تانداتي جيان تانداتي وصحتي تانداتي وكروكشي تانداتي ومنالي تانداتي ام هم وسائل جياني شي بو اما فرام هنا وبو اما بخوشي بجي كواتا تو حقي اما حقی ئیطاعی پەروەردگاری خۆ بکەی حقە ڕێنمایەکانی پەروەردگار ئەگە وەریشی ناگری لە سنووری ئینسانیەت دەرمەچۆ مەبە بە کۆسم ئەمە ناحیە دووەم لە مەرحەلەی قیتالە لە بەرەوڕووبوونەوەدا کە دوژمن دێتە سەر بەرەگاری بێتەوە خۆی تەبارەک وتەعالە دەفەرمێ من قتل نفسا من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا أجر تو مروفيك ببيت تاوان هیچ حقێکی لەسەرت نییە کابرا کافرە بۆ خۆی کافرە منەقم چێ بەسەر
عراقخوا بۆ خۆی عراقخوا بۆ من ناخوا کەیفی خۆی بەس حرمەتی من نشکێنێت تەجاوز نەکات لە شوێنی خۆی بۆ خۆی دانیشێ ڕێز و حرمەتی خۆشی لێ دەگیرێت بەڵام کە سنووری بەزان ئەوە جێکی قبول نییە چون من ئینسان ئەویش ئینسانە من ڕێز لەوە گرم دەبێ ئەوش ڕێز لە من بگرێ ئەجا خوای گەورە ئەفەرمێ ئەگەر یەکێ مرۆڤێک بەبێ تاوان بەبێ حەق بکوژێ وەکوە گرۆهی مرۆڤایەتی کوشت بێ گرۆهی مرۆڤایەتی لێران فردی من قەتەلە نەفسن چاولێ ئەم ئاەتە زۆر عەزیمە ئەنجا ئەمە دوای مەرحەلەی دوم دەفەرمێ چی ومن أحيا فكأنما أحيا الناس جميعا أجر مروفيك لمردن رزقاكي أما أتوانم تايبتي كم دواي خواجة بوزارتي الصحة يعني أو خلك لو نار راحتي لو ناخوشي رزقارك وكوا جروهي مروفاتي رزقارك كاتب بسيشك برزا كان معون طبية كان كارمندا كان وزارة الصحة رزقي تايبتي عن هي الأخوة كنا راحتي وناخوشي لخلق دور خير أجريكي تايبتي عن بيجي لما عاشك كوريتي ده كوظيفة ومعيشتي بيجي أجريكي جورج ورجع كخدمتي مروفاتي كأزار كان دخل دور كاتو كنا شكون دكتورة كان ناتو أنا مردن دخل شوني دي كش ما مصايدنا كين بقولنا كارمنداني وزارتي خۆشارەوانی باسی ئەوش دەکەین ئینشاءڵڵا جا ئەمە وتمان ومن ئەحیا فەکەئەنەما ئەحیا الناس جەمیعا ئەمە هەموو مرۆڤایەتی دەکات باشە وەکو جەناب دەفەرمی ئەگەر دەستگا ئەمریکان نەبێ من ناتوانم عیبادەت بکەم لە مزگەوتێکی خۆمان دەتوانم بخۆم بژیم لەبەر پیا و خراپ ناتوانی بژی کەواتە ئێمە چاوی یەک بەیەکیان ماچەکەین دەستخۆشییان لێ دەکەین داواکەین لەم تەلەڤیزیۆنی ئێوە کە میلەتەکەی خۆمان هاوکاریان بێ دەستباریان بێ لەبەرەوەی بۆی ئینشاءڵڵا بە زووترین کات بە کەمترین مدە وەکو چین سەیطرە بکەین بەسەر ڤایرۆسەکەدا و ڕزگار بین بەڕاستی ئەمڕۆ لە هەموو شتێ باشترین چارەسەر خۆپاراستنە چکم وەکو عەرزم کردی تا ئێستا دەرمانێکی وان نییە کە بتوانێت ئەو ڤایرۆسە بنەبڕکە بەڵام بەوە ئەتوانی ئەگەر گوڵ نەبین ئەتوانی دڕک نەبی ئەگەر نەتوانین چارەسەریکەین خۆ ئەتوانین بڵاوی نەکەینەوە ئێستا ئێمە بۆچی بەلای ئێمە بڕوا بکە باوکم وفاتی کرۆ بەقەر ئەوم پێ ناڕەحەتمەوە کە دەرگای مزگەوتەکە داخراوە بەڵام کە دەرگای مزگەوتەکەم داخراوە بۆچی قەنەعەتم بەخۆم کردومە با من نەبم بە هۆکاری ئێوە مرۆڤێکی موسڵمان بەهۆی منەوە تووشی ناڕەحەتی بێ یا ئەم ڤایرۆسە کە لە مندایە و من بەخۆم نازانم نەیگوێزمەوە بۆیکی کە مەسە بڵێ جەنابەت گەنجێکی جوان الحەمدوللا مقاومەتەیە ڤایرۆسەکە پێت ناوێرێ شەڕ لەگەڵاکە و الحەمدوللا تۆ زاڵە بی بەسەریا بەڵام لە تۆی گوێزەوە بۆیکێکی زەعیف کەواتە تۆ بووی بە هۆکاری ئەوە کە ژیانت لەو تاڵ کرد لەسەر ئەمەش تۆ عقوبا خۆی لەبەرەوەی ئەمە لیژنەی فتوای یەکسەر مەردانە هاتە مەیدانەکە وتیان کاکە مزگەوتەکان حیاتی مرۆڤەکان مهمترە لە مزگەوتەکان لەبەرەوە دەبێت چۆن پابەندی ڕێنمایەکانی مامۆستا ڕۆژانە ئێستا چۆن کاتەکانە بەسەر زۆر خۆشحاڵم بەوەی کە خوا ئەو فرسەتەی داوم بچمەوە ناو ماڵ و مناڵەکەی خۆم ماڵەکەی خۆم کەم بە مزگەوت و ئاگام لە مناڵەکەی خۆم بێ ئێمە بڕوا بێ برای بەڕێزم ئەوەندەی مەشغوڵی خەڵک بووین ئاگامان لە ماڵ و مناڵەکەی خۆمان نەماوە یعنی ئێستا زۆر شت بە مناڵەکەی خۆم دەڵێم بەلایەوە غەریبە دەڵێم ڕۆڵی گیان ئەمە ئەوایە ئەڵێ باوە ئێمە ئێستا بە خۆشتری کاتی تۆ بەس کاتی نوێژەکان دەچیتە دەرەوە بەس بەعەکسەوە ئێستا کاتی نوێژەکان دێتەوە بۆ ماڵەوە بۆ لای ئێمە بۆی ئایا تا برادر ببنیتی وڵای مامۆستا فەزلی خۆی مناڵەکانە ناسنەوە تۆ ئەوەندە بە کێشەی کۆمەڵایەتی خەڵکەوە خەریکی هەر باشیشە مناڵەکان ناسەوە لەبەرەوە بەڕاستی ئەمە دەورەیەکە بۆ ئێمە من بە قەنەعەتی خۆم دەورەیەکی باشە هەموو کەس دەتوانێت لەم دەورە ئیسفادە بکە ئێستا مەسە متابعێکی زۆرت هەیە مامۆستا تۆ خەڵک جمهورێکی باشت هەیە لە خزمەکاری هەمویانە من بزان حەزەکەم ینی ڕۆژانە کاتەکانت چۆن بەسەر بێت ئەوەی بڕوان پێ بکە سوپاس بۆخوا ئێستا دوای تۆ بەردامەیەکی کەم هەیە لە هەر لە ڕادیۆ و سوپاس بۆخوا کاتەکانمان ئەوەی کە لە ماڵەوە هەندێک ئیش و کاری ماڵ و تەنزیمی ئیش و کاری ماڵەکەین هەندێک دراوسێ و کەس و کارکی ئیشی کۆمەڵایەتیان بە تەلەفۆن بڕوا بکات وایە تا دوی شەو ئێمە خەریک بووین بە تەلەفۆن لەگەڵ خەڵکە چکم ئێستا تۆزێک کێشەیەکی کەشمان دروستان دێ برا و خوشک و برا هەن لە ماڵەوە بێ قەزا بن لە باتی دەستکەنە ملیەک و ئاشتی و ئاسایشکەن بەزم دەنێن چکمە ڕۆژە جۆم لە راپۆرتێک بدەی 400 عائیلە ژن داوای لەسەر پیاوەکەی قەید کرد و پیاو لەسەر ژنەکەی بەڕاستی ئەمە جێگەی داخە ئەمە جێگەی ئەسەفە ئێمە خەریکە لە لایەکێکەوە ڤایرۆسەکە کۆنتڕۆڵکە لە لایەکی ڤایرۆسەکە کەوتۆتە ناو ماڵەکەمان ئەم ڤایرۆسە خەتەرترە ئەمە خەتەرکە کە عائیلەکان هەڵەوەشێ من راپۆرتێکم خوێندەوە لە دەستگایکی ڕاگەیاندی خۆمان دەی و لە 2013 بۆ 2019 یەکی سێ 50,000 ئەفرەتە کوردستان تەلاق درا ئەمە مەساتێکی قورسە ئەمە پرۆسێکی دیکەم بابەتی ئەوەیە کە لەم کاتەیە خێر و سەدەقە بکەین زۆر کەسێ پێویستی پێیەتی چاوەڕێی دەستی کەسانی دۆڵەمەند دەکات ئەمانە چەند لەم کاتە پێویستەکە ئێمە هاوکاری ئەو کەسانە بکەین و دەکرێت ئێستا زەکاتیش پێش بخرێ بەسەرچ من دڵنیا دەکەم
دڵنیا دەکەم خەڵکی سلێمانی گاڵتەی پێ ناکرێت لە مەسلەی خێرا من خۆم با لەسەر هەموو باشووری کوردستان ئێمە لێرە دەدەژین بەعرز دەکەم چکم ئێستا ئێمە طبعا ئەزانین هەولێر دوهۆ کەرکووک هەموو الحەمدوللا بە شێوەیەکی عام کوردستانی ئێمە ڕۆحی یارمەتی زۆرتیایە ئێمە بەرامبەر بە داگیرکەران تەسامحمان بووە برایانی عرب برایانی تورک برایانی فارس زۆر زوڵمیان لێ کردوین زۆریان چەسانیتەوە زۆر ناڕەحەتیان بەرامبەر کردوین مەسەن بۆ نمونە پرۆسەی ئەنفال کە ئێمە کراوی بڕوا بکە لەو چەمچەماڵە برامان هەبووە بە خەڵکێکی عرب هاتۆ کە لێ قەما خانۆکەی قاتێکی بۆ چڵکرد و دایەتی پێی تۆ تەسەورەکەی ئێمە یانی لەگەڵ ڕێزم بۆ هەموو برایانی عرب چکم ئێمە بەو شێوە ناڕوانی بۆ ئەوان بەڵام ئەوان بەڕاستی زۆر بەبێ ڕەحمانە ڕوانیانە بۆ ئێمە زۆر بەبێ ڕەحمانە زوڵمیان بەرامبەر کردوین مەسەن چ عرب چ تورک چ فارس ئێستا مەسەن ئەو تورکیا تا ئێستا نایڵێ بە کوردی بنووسن بخوێنە ئەمە زوڵمە ئێران کە کۆماری ئیسلامی جمهوری ئیسلامی ئێران نایڵێ بە کوردی بخوێن بە فارسی دەکەن ئەمە زوڵمە لە ئێمە ئەکرێ ئەنجا هەموو کاتێکیش ئەوان هاتون خاکی ئێمە داگیر کرد و کوردستانی ئێمەدا ئەوان هاتونە سەر ئێمە قەت نەچوونە سەر ئێمە تاریخ شاهیدە ڕۆڵەیەکی ئێمەی کوردزمان لە خاکی ئەوانە نەکوژراوە هەر ئەوان هاتونە سەر بەڵام لەگەڵ ئەوش ئەمە تەسامحمان هەبوو بۆیان لێبوون ئێستا ئەو وەزعە ڕووی کردوتە ئێران ئێمە پێمان ناخۆشە بڕوا بکە من بە شخصی خۆم لە دوعادا دوعام بکردم بخوایە یارمەتیان بێ لە وەزعە نەجاتیان بێ لەبەرەوە ئێمە زۆر بە سنگێکی فراوانە دەڕێوێ جا تۆ تەسەورەکەی ئێمە بەرامبەر دوژمنێک کە خۆمان بە دوژمان زوڵمی لێکرد ناحەقی لێکرد باش بین بەرامبەر ڕۆڵەکانی خۆمان باش نابین بەڵێ من خۆم بە خەجاڵەتی لا خوا و پاشان هەموو خەڵکی کوردستان دەزانم کە لە ڕووی مزگەوتەکانەوە ئەمە مزگەوتەی توێ بین لە سلێمانی چی بابڕێ هەمووی خێرە و منگەی بەڕێوە هەتا مەکتەبەکان ئەم ساڵ مەکتەبەکان کە من دەستخۆشیم لە وەزارەتی تەربیە کرد ڕێگەیدا کە خێرەومەندان بێنە ناو مەکتەبەکانەوە خزمەت کەن خەستەخانەی هیوا چی باوەڕێەوە هەموو خێرەومەندەکان دەی بەرن بەڕێەوە بەڕاستی ئەمانە جێگەی سوپاس و تەقدیرە بەڵام لەوەشۆ گلەیمان هەیە لە کۆمپانیا خاوەندە سەڵاتەکان بەڕاستی ئەوان خۆیان لێکڕ و کپ کردووە هیچ دەنگیانە هەتا دوێنێ هەواڵێکی زۆر بەلامەوە سێر بوو وتیان برایانی ئاسیا سێڵ توانە مودەی هینەکە درێژ دەکەینەوە تۆ سەرەکەم بۆ دابەزێن تۆ وحدەیەکی $5 دەدەی بە من بە 6 ڕۆبع خۆی $5 ئەمە بەڕاستی حەقە بیرکەرەوە لە خۆیان تۆزێ ویژدامە وحدەیەکی $25 دەدەی بە من 30,000 لێ دەسەنی ئەمە حەقە دای بەزێنی ئەوە هەتا برایەک نووسیبووی لە ژێنووسی تەلەڤیزیۆنەکان نووسیوی داوا لە حکومەتەکەین لە زەریبە خۆش بێ وی مش لە ساحەت دوکانەکان خۆش بی کەواتە لێ گەورە ئاڕێ بچووک پێی تێخەدەوە دەبێت حکومەت ئەو بۆ ئەرکە هەڵسێ چۆ برا گەورەیە ئەو باوکی میلەتە کە مادە میلەت ڕێز دەتەوە گرێتۆی کردو بە برا گەورە تۆش دەبێ حساب ئەو میلەتەی خۆت بکەی ئەگەر حسابی بۆ نەکەی مێژوو زۆر بێ ڕەحمە بەرامبەرت دوایی ئەو کاتە ئەمە هەلە کاتمان لە نەماوە ئەکرێ زەکاتی سەبەرەوەمانی ڕەمەزانی زۆر بەدڵنیاییەوە زۆر بەدڵنیاییەوە شریعەتی ئیسلام لە هەموو قۆناغەکاندا لە خزمەتی خەڵکە ئاینی پیرۆزی ئیسلام لە خزمەتی خەڵکدا و زۆر بە باشی دەزانین ئێستا فرسەتە و خێرەکەی زیاترە و ئەجرەکەی زیاترە و پێویستیەکەیمان ئێستا پێیەتی چکم خۆت دەزانین ئەوانەی کە معیشەتیان لەسەر ڕۆژانەیە خەڵکێکەیە مەسەڵ ئێستا ڕۆژە جەنابی خایم خام خوای گەورە مۆفەقی کە زۆرم پێخۆش بوو کە چەند فرمێسکە لە چاوە جوانەکانی هاتە خوار بۆ هاوڵاتیە کە کارتۆن کۆ دەکاتەوە ئەمڕۆ نەیتوانی بچێ کارتۆن بفرۆشێ یعنی چەنەهای وامان هەیە لەم شارەدا کرێکارە ڕۆژانە یا مەسەڵەن سەوزە فرۆشە یا عەرەبانێکی بیا پیکابێکی پێ نەیتوانی بچێتە دەرەوە یعنی ئەمڕۆ دەبێ ئێمە فەرمودەکەی پێغەمبەر تەکیدی لەسەر دەکەمەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم والله ئیمانی نییە والله ئیمانی نییە والله ئیمانی نییە فەرمووی چی یا ڕسوڵ الله فەرمووی ئەوەی کە دراوسێکەی بە برسێتی سەر بنێتەوە ئەو خەمی نەخوا والله ئیمانی نییە کەواتە ئیخوان نەمحتاجی نوێژی منە و نەمحتاجی ڕۆژی منە ئەم نوێژە بۆیە کە بەزەیت یا دروستکە ڕەحمەت یا دروستکە بەزەی بەخەڵکا بێتەوە پێغەمبەر گیان فەرمووی ارحموا في الأرض يرحمكم من في السماء ئێوە لەسەر ئەزا ڕەحم بەیەکەن خوش ڕەحمتان پێکە اینجا قورئانی پیرۆز دەفەرمووی إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة ئەمڕۆ فرسەتە خەڵک بەهەشت لەخوا بکرێ بە ماڵ ماڵی ببەخشێ لە پێناوی خوا بۆ ئەوی خوا بەهەشتی باتێ لە حەقیقەت حەزرەتی عوسمان نایەنازی نەورەین ڕەزا و ڕەحمەتی خوا بۆ هەندێک لە عولەما دەفەرموون بۆیە نایەنازی نەورە دوو جار بەهەشتی لەخوا کرێ بە ماڵی بەخشیەوە کەواتە ئەمانەی کە خوا تیکەی نانیدا یا پارەیەکیانە ئیمکانێتە فرسەتێکی گەورەیە هەم لە مێژووە ڕووی خۆتان سپیکەن با کۆرۆنا ڕووتان سپیکە هەم بەهەشت لەخوا بکڕن ئەو تا قورئانی پیرۆز زۆر بەسەریحی دەفەرمێ ئێمە بەهەشتە فرۆشین بەچی بە گیانی خۆ بیبەخشە لە پێناوی
ئازادی نیشتیمانەکەتا لە پێناوی ئازادی بیر و بڕاو عەقیدەکەدا لە بەعنی پێناوی شەرەف و ناموسی ئەو خەڵکەدا ئێستا وەکو عەرزم کردی ئەو دەستگا ئەمنیانە پێغەمبەر فەرمووی دوو چاوی ئەگری جەهەنەم ناسوودێ چاوێ لەبەر خوا حەرەز بێ چاوێ لەبەر خوا بگری ئەو برایانە کە پاسەوانی دەکەن ئەرکی خوان دەبن من تکاکەم لە هاوسبان و هاوڵاتیەکان خۆم زۆر هاوکاریە من زۆر عەزیەتیان مێن ئەوان لە ئینزاران شەو ڕۆژ ئێمە عەزیەتیان بین و ئیهانەیان پێگەی ئەمە کارێکی خراپە لەبەرەوە ئومێد دەکەم ئینشاڵڵا دەستمان لە ناو دەستی یەک بێ و خوش پشت و پەنامان بێ ئینشاڵڵا کورداری خۆش توێتی برا لە پشت برابێ مەگەر مقەدەر لاخوا بێ ئەگەر مقەدەرێکی شا ئێمە ناتوانین تەقدیراتی ئیلاهی بجێڕێەوە لەبەرەوە ئێمە دەستی خێرەومەناکان ماچەکەین چاوێن ماچەکەین و لەم شاشەی ئێوە من دەستخۆشیان یەکەم ئەم شەو برایەک تەلەفۆنی بۆ کردوتی ئەوە من گوێم لە بەرنامەیەکی ئێوە بۆ ئەو بڕیارمدا هەر موڵکێکمێ دوکانی شمێ و خانووشمێ نەکرێ لە کرێچیەکانە سەرم نەکرێ لە دوکاندارەکانە سەرم پیاوی مەرد زۆرە ئێستا لەم گەڕەکەی جەنابتان تێ ئەم تەلەڤیزیۆنی تێ ئەلێرە لە نزیکترین شوێنی ئێرە من کۆمەڵێ مەحەلە زانم دوکانە زانم ئەو برایە لەگەڵ برا بچووک تاقسەی کردی بڕیارم داوە نەکرێ وەرەگرم هی دوکانەکە نەکرێ ئوتێلەکەش وەرەگرم نەکرێ خانۆکانیش وەرەگرم ئەمانە پیاوی مەرد خانمی سەلار لە وڵاتەکەی ئێمە زۆرە ئێمە زۆر گەشتبینین و ترسمان لە ڤایرۆسیش نییە چکم ئێمە چیماوی بەزێنین ئێمە ئەنفال بەزێنین لەبەرەوە ئینشاڵڵا ڤایرۆس هەر دەرەقەتی ئێمە مناڵێکی چاوگەشی کورد زمانی پۆلی یەکی سەرەتایی کە ئەم ڤایرۆسە بڵاو بۆتەوە توی چی تی مەترسن شاری ئێمە کوردستانی ئێمە خێرەومەندە ئەو خێرەمەندە ئینشاڵڵا ئەو ڤایرۆسات ئینشاڵڵا سپاس مامۆستا گیان من لە خزمەتتان زۆر سپاس بۆ گەشتبینی و ڕوحێتەیەوە کە پێتان بەخشی لەم بابەتەی بەرنامە لەم تەوەری بەرنامەکەمانە سپاس دەکەین بەڕێز بۆ دەستخۆشیتان لەکەین ئومێ دەکەین سەرکەوتوو بن ئومێ دەکەین ئێوەش ئینشاءڵڵا لە ڕاگەن خەبەری خۆش بەر بە دڵی خەڵک خۆشکەن ئینشاءڵڵا چکم بەڕاستی زۆر پێویستمان بە خەبەری خۆشە زۆرمان بە هەواڵی خۆشە هەواڵی خۆشمان بدەین ئەگەر ناخۆشیشە بوو چاوپۆشی لێ بکەن قەی ناکە بەڵام خەبەرە خۆشەکان مژدەی بەهەشتان وەرەگرن ئینشاءڵڵا ئەو ئامانەتەی کە ئێمە لەلای ئێوە بڵاوکە ئینشاءڵڵا وەکو خۆی بڵاو ببێتەوە چکم بەڕاستی من بە بەرنامەی جاری کە هاتمە خزمەتان هەندێک لە بەردامەکەمیان قرتام و تۆزە ئەمان ڕاستە خۆ بوو مامۆستا زۆر سپاس مامۆستا گیان بەخێر بێ ماندوومان کردی سپاس دەکەم بە شوەیەکی ڕاستەخۆ دەچینە هەڵەبجە جا فەرحان حازرە فەرحان ڕۆژ باش لە هەڵەبجە هەندێک داتای ڤایرۆسی کۆرۆنا پێشووتر حاڵەتی تیانە بوو یەک حاڵەت بوو کە لە سلێمانی کەرەنتینەکرا بوو بەڵام ئێستا دانیشتوویەکی شاری هەڵەبجە بۆ خۆی تووشی کۆرۆنا بوو ئەو ڕێشێنانە چین کە گیراونەتە بەر لە هەڵەبجە و زانیاریەکانی دیکە لای تۆن بەڵێ ڕێبین دیارە لە پارێزگای هەڵەبجە حاڵەتێک تۆمار کراوە حاڵەتەکە وڵاتێکی تەمەن 37 ساڵ دانیشتووی ڕێکی مۆردانەیەوە لە ئێستادا لە سنتەری هەناسەدانی دەستکردە لە نەخۆشخانەی چارسەکری بریدارانی چەکی کیمایی و تەندروستی جێگیرە ئەوەی کە جێگەی قسە لە سەرکردنەوەیە کە ڤایرۆسەکە ئێستا لە هەڵەبجە بڵاوبووەتەوە و هاوڵاتیە لێدوانەکانی خۆی دەڵێ سەردانی وڵاتیێرانی نەکردووە سەردانی هیچ وڵاتێکیشی نەکردووە کەواتە ڤایرۆسەکە بە شێوەیەکی لۆکاڵی لە ناو هەڵەبجە بڵاوبووەتەوە و هەر لە چوارچێوەی ئەو بابەتە 4 کەسی دیکەش ئێستا گومان لێکراون لەژێر چاودێری پزیشکیدان بۆ ئەوەی کە پشتینیان بۆ بکرێت کە ئایا هەڵگری ڤایرۆسەکەن یاخودنا بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە ئاماژەی بەوە کرد کە یەکێک لەو هاوڵاتیانە تەمەنی 20 ساڵە و پێ و تیشکانی کە بۆی گیراوە هەمان نیشانەکانی کۆرۆنای هەیە بەڵام تاوەکو ئێستا پشتینەکانی نەگەڕاوەتەوە لەگەڵ ئەوەشدا کە سوکاری ئەو کەسی کە توش بووە لە ئێستادا کەرەنتینە کراون لە نەخۆشخانەی بیارە لەوێ هەموو ڕێکارێکی تەندروستیان بۆ گیراوەتە بەروە کە سوکاری توشبووەکە خۆی هاوکار بووە بۆەوەی کە سوکارەکەی هاتوونەتە پێشەوە خۆیان کەرەنتینە کردووە تاوەکو ئەنجامەکان دەرەکەوە من پێشەوەی بڕۆمە لای میوانەکە مەگەر هاوکارم بیگوازێتەوە ڕێبینەمە بەردەم بانکی هەڵەبجەیە لێرە ئەمڕۆ دابشکردنی موچەی کە سوکاری سەربەرزی شەیدانە لەگەڵ مامۆستایان دەبینی قەرەباڵقێکی زۆر گەورە هەیە لێرە و بەشێکی زۆر لە هاوڵاتیان پابند نابن ئەگەر چی تیمەکانی تەندروستی لێرن بۆ ئەوەی با بڵێن ڕێنمایی بدەن بە هاوڵاتیان کە بۆی ڤایرۆسەکە لە یەکتر دوورکەونەوە نێوانیان هەبێ بەڵام بە پێچەوانەوە هەر تۆزێک لە سەروی منیشەوە لە بەردەم قامیەتە بۆ ڕێگە پێدان هەمان قەرەباڵقی هەیە ینی ئەم جۆرە تەعاملکردنە لەگەڵ ڤایرۆسەکە جێگەی با بڵێن هەڵوێستە لە سەرکردنەوە پێویستە بە زووترین کات کاری لەسەر بکرێت من بۆ وەرگرتنی زانیاری لەسەر ئەم بابەتە ئێستا مامۆستا کامەران لەگەڵایە بەڕێوەبەری گشتی شەیدانی هەڵەبجە مامۆستا کامەران ئەگەر پێم بڵێن ئەم جۆرە قەرەباڵقی کێسە لە بەردەم بانقا دروست بووە ئێوە چۆنی ئەبینن و تا چەند ڕێنماییتان پێداون کە هاوڵاتیەکان با بڵێن وشاری زیاتریان هەبێت لەسەر ڤایرۆسەکە
سەرەتا دەستخۆشی لە ئێوە و لەو تیمە بەڕێزانەکەین کە لە دوێنێەوە کارمەندانی بانک تیمەکانی تەندروستی و ئەو تیمە تایبەتی کە سەرپەرشتی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی کۆرۆناکە لە هەڵەبجا وەزارەتی ناوخۆ ئاسایش کە سوپاسیانەکەین هەر لە دوێنێ تیمەکانی تەندروستی ناو بانکیان تعقیم کرد و لەگەڵ تیمەکانی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا ناو دیواری لە ناو بانقا شوێنی جیاکردنەوەی هاوڵاتیەکان بە شێوازێکی کە بتوانن بە شێوازێکی تەندروست داخڵی ناو بانکن بەڵام لەگەڵەوەشتا بەداخەوە هەنێک لە هاوڵاتیان پامن نابن بەڕێنمایە هەرچی ینی تکایان لێکین داوایان لێکین کە تۆزێک جیابن لێک ئەمڕۆ موچی شیدی سەنگەردا بەشەکرێت سبەینیش بە هەمان شێواز ڕۆژی سێشەمە و چوارشەمە دیارە شەیدی جینۆساییدا بەشەکرێ و ڕۆژانی دواتر هاوڵاتوی ئێمە لێرە بەرکەوتەمان هەیە بۆیە زۆر بە حەزەرەوە موچەی بەرکەوتەمان خسوەت ڕۆژی پێنجشەمە بۆ ئەوی لانیکەم بانک چۆڵێکی پێوە دیار بێ ئەو لۆدەی ئێستەی لەسەر نەبێ من جارێکی کە داواکەین لە کەسوکاری شەیدان ئەمڕۆیش و سبەینیشی ماوە شەیدی سەنگەر بۆی زۆر قەرەباڵەکەی دروست نەکەن و لێرەش پابەندی ڕێنمایەکان من کە ئەو تیمە بەڕێزەی تەندروستی بە بەردەوامی لەگەڵیانە دەمامک دەستێش تەوزیعەکەن و ڕێنمایان پێدەن و ئێمە ژوک و کارمەندانی بەڕێبەراتی گشتی شەیدان لێرین بۆ هاوکاری کردنیان سپاس بوو ئێوەش دەستان ڕاستە ڕێبین دیارە بەشێک لە وڵاتیان خۆیان پابناون لێرە دەستکێشیان پێ دەرێت دەمامکیان پێ دەرێ پێیان دەڵێن کە دوور بکەونەوە لە یەکتی بەڵام هەر قەرەباڵقێکە دووزەکەن بەو مێدیای سەلامەتی بۆ هەمووان وە باش بەڕێوەچوونی پرۆسی دابەشکردنی موچەکە منەگەڕێمەوە لایەوە. زۆر سپاس بۆ هاوکارمان فەرحان هەمەخان و مامۆستا کامەران بەڕێوەبەری کاروباری شەیدان و فەرکراوانی هەڵەبجا کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە هەڵەبجە لەگەڵمان نابوون. دەچینە دەربەنی خان بۆ لای هاوکارمان سەلام. سەلام ڕۆژ باش لە ماوەی ڕابردووە لە هەندێک حاڵەت هەبوو لە ناو دەربەندی خان و وەزارەتی تەندروستی ڕێنمایی زۆر دا بە خەڵکی دەربەندی خان و داوای کردکە لە ماڵەکانیان بمێننەوە. ئێستا بارودۆخەکە لە دەربەندی خان چۆنە؟ سڵاو ڕێبین دیارە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم شەویش حاڵەتێکی تری بەرکەوتوو بە کەسی توش بوو ڕاگەیان کە ئەمیش توش بووە واتە بەهۆی بەرکەوتنی کەسێکی ترەوە توش بوویەکی تری ڕاگەیان هەر لە سەرەتای ئەم دۆخەوە دیارە لە شاری دەربەندی خان دۆخی شاری دەربەندی خان لە ژێر چاودێری هێزە ئەمنیەکان و تەواوی ڕێکارەکان گیراوەتە بەر بۆ قەدەغەکردنی هاتوچۆ لە ئێستاشدا ئەو ڕێکارانە بەردەوامن بۆ قەدەغەی هاتوچۆ لە شاری دەربەندی خان جگەل و کۆمپانیانەی کە ڕێگە پێدراون بۆ هاتوچۆ یاخود ئەو کەسانەی ڕێگە پێدراون ڕۆژی دەربەندی خان لە ئێستادا بە تەواوی لە ژێر چاودێریەوە من ئەمە ئاماژە بۆ بکەم جگەل لە چاودێری هێزە ئەمنیەکان بەشێکی هۆکارەکە بۆ جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان یاخود قەدەغەی هاتوچۆ ئەگەڕێتەوە بۆ ئاستی وشیاری هاوڵاتیان و دانیشتوانی شاری دەربەندی خان کە ئەمە هۆکارە بۆ ئەوەی بتوانرێت پلانێکی سەرکەوتوو هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی کۆرۆنا لە شاری دەربەندی خان. هەواڵەکان بەگشتی من لە گەشتەکانی داهاتووە ئاماژەی پێیەکەم لە سەرزاری بەڕێوەبەری تەندروستیەوە دڵخۆشکەرن بۆ ئەوەی کۆنتترۆڵی نەخۆشیەکە بکرێت لە شاری دەربەندی خاندا وەکو ئاماژەشم پێکرد ئەویش بە هەوڵ و هیمەتی هەم دەستگا ئەمنیەکان لە گرتنەبەری ڕێوشێنی پێویست و بەشی زۆری پشتیوانی و پاڵپشتی دانیشتوانی شاری دەربەندی خانە کە وەکو لایەنە پەیوەندیدارەکان ئاماژەی بۆ ئەکەن ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئاستی وشیاری دانیشتوانی شاری دەربەندی خان کە تەواوی پابندن بە تەواوی جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان و هەروەها قەدەغەی هاتوچۆ لە شاری دەربەندی خاندا. من لە سەرزاری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی هەروەها وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان کە سەردانی شاری دەربەندی خانیان کردووە ئاماژیان بەوە کردووە کە گەشتبینن کە خۆشحاڵن کە بەو پابەتبوونەی هاوڵاتیان و دانیشتوانی شاری دەربەندی خان بۆ جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان کە ئەمە ئەنجامێکی دڵخۆشکەرەدا بەدەستەوە بۆ ئەوی بتوانن لە دەربەندی خاندا بە تەواوی کۆنتترۆلی نەخۆشیەکە بکەن. دیارە من بۆ قسەکردن لەسەر دۆخی هاتوچۆی شاری دەربەندی خان و گرتنەبەری ئەو ڕێکارانە قسە لەگەڵ ڕایدی هاتوچۆ ڕێژەن بورهان بەڕێوەبەری پۆلیسیاچوی دەربەندی خان دەکەم کە ئێستا میوانە لامان کاک ڕێژەن بەخێر بێی ئەگەر جەنابەت بیتە ئێرە دۆخی هاتوچۆ یاخود قەدەغەکردنی هاتوچۆی دەربەندی خان لە چ ئاستێکە؟ دوای گرتنەبەری ڕێکارە یاسایەکان و جێبەجێکردنی ڕێنمایەکان لە وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی
ئێمە لە شاری دەربەنیخان بەگشتی لەگەڵ تەواوی هێزەکانی ئاسایشی ناوخۆ بە پۆلیسی دەربەنیخان و بە ئاسایش و لە پاشانیش بە بڕیاری وەزارەتی ناوخۆ ئەو دام و دەستگانەی تری وەزارەتی ناوخۆ کە خرانە ئەرکەوە خۆشببختانە و بە هاوکاری بەسپاسەوە بەڕێبەتی ئاسایشی گەرمیان و بەڕێبەتی پۆلیسی گەرمیان بەناردنی کۆمەڵێک هێز و مەفرەزە بۆ دەربەنیخان بە هاوبەشی ئەتوانم بڵێم توانیمان تەواوی ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەین بۆم مەبەستەیش مای خۆشحاڵیە لەلایەن شاری دەربەنیخانەوە هاوڵات و هاوڵاتیان و دانیشتوانی شاری دەربەنیخان هاوکارێکی باش بوون بۆی لە چەند ڕۆژی ڕابردوودا ئێمە بتوانین کۆنتترۆلی ڕەوشی ئەمنی و جوڵەی هاتوچۆی شار بکەین هەم بە پیادە و هەم بە ئۆتۆمبیل لە ئێستادا توانم تەنها بڵێم هاتوچۆکردن بریتە لە چۆکردنی هێزە ئەمنی و کارمەندانی تەندروستی و زائیدەن ئەو کەسانەی ڕێگە پێدانیان هەیە لەلایەن نیژنە ئەمنیەکانەوە بۆ ئەو حاڵەتە زەڕورانی کە لە ڕێنمایەکانی وەزارەتی ناوخواتوە جگەل لەوە بە هیچ شێوەیەک هاتوچۆکردن نییە هاتوچۆیەکی پێویست و زەرور خەڵکی هاوڵاتیان زۆرجار بە پەیوەندی تەلەفۆنی زۆرجار سەردانمانەکەن بە پیادە بۆ فەرمانگەکانمان بۆی ڕێگەیان پێ بدەین بۆ هەندی حاڵەتی زەڕوری لە ئێستا داتوانم بڵێم بە تەواوی کۆنتترۆلی هاتوچۆ کراوە سوپاسی دانیشتوانی شاری دەربەنیخانەکەین و ئەو چەند ڕۆژەی لە داهاتوودا کە چاوەڕێی مژدەی دڵخۆشکەرەکەین بۆی کە کۆتایی بە مۆزعبێت چاوەڕێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستیەکەین و وەزارەتی ناوخۆەکەین کە قەدەغەی هاتوچۆ هەڵگیرێت تا و کاتەی قەدەغەی هاتوچۆ هەبێت تەواوی هێزەمنیەکان لە شاری دەربەنیخانە ئەرکی خۆیان جێبەجێیەکەن چاوەڕێ ئەوەی شەکەین لە ڕۆژانی داهاتووشە هاوڵاتیان و وەک ڕابردوو پابند بن بە ڕێنمایەکانەوە ڕۆڵی هاوڵاتیان و دانیشتوانی شارەکە چیە لە جێبەجێکردنی ئەو ڕێنمایانە یعنی ئەمە چی پیشانەدات ئاستی و شاری دەربەندیقان پیشان نادا کە بەو شێوەیە پابندن بە ڕێنمایەکان لە سەرەتاوە بەداخەوە هەڵمەتێکی ڕاگەاندن هەبوو بۆ شاری دەربەنیخان کە وای کرد لەوە چێ تا ڕادەیەک بە شێوازێکی ناشرین ئەم دیاردە بڵاو بووە و پیشانی خەڵکی درا بەڵام ئەوەی کە مای خۆشحاڵی بوو ئەو حاڵەتەکان بەگشتی بۆ هەرێمی کوردستان تا ڕادەیەک چاوەڕوان نەکراوە بوو بە تایبەتی کە لە شاری دەربەنیخانەوە سەرچاوی گر بۆ کۆمەڵێ نەخۆشیندار ئەمە تا حدێک ڕاگەاندن قۆستیوە بۆی کە بەڕواڵەتێکی ناشرین ئەم شارە پیشاندرێ بەداخەوە بەڵام خۆشببختانە لە ماوەیەکی کەمە شاری دەربەنیخان و دانیشتوانی شار بەدەم بانگەواز و ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی و هاتن بۆیە توانم بڵێم ئێمە توانیمان زۆر بە ئاسانی ئیستیجابە لەگەڵ خەڵکی شارە بکەین بۆی بتوانین ڕێنمایەکان جێبەجێ بکەین لە ئێستادا ئێمە ڕۆژانە خۆشببختانە گرفتێکی ئەوتۆمان نییە هیچ مەشاکیلێک نییە بۆی کە بەو ڕێگایە چاوەڕێ ئەوە بکەین کە خوانەخواست ڤایرۆسەکە یاخود ئەو حاڵەتی کە هەیە تەشەنە بکات و زیاتر پەرە بسێنێت ئەتوانم بڵێم ئەوەی کە پێویستە جێبەجێ کراوە ئەوەی کە ئەمێنێتەوە بەگشتی ڕەوشەکەی وەکو لە هەرێمی کوردستان ئاگوزەرێ چاوەڕێی کاتەکەن بۆ کۆتایی هێنان دواپەیامە چیە بۆ هاوڵاتیانی شاری بەڵێ ئەمەوێ سپاسی خەڵکی شار بکەم لە چەند ڕۆژی ڕابردوو بە تایبەتی دوای 23 کە مەترسیەکان تەشەنەی کرد بەگشتی لەسەر هەرێمی کوردستان وەک چۆن بەو شێوە پابندی ڕێنمایەکانی هاتوچۆ بوون هەمویان لە ماڵەکانی خۆیاندا مانەوە لێرەشەوە داوا لە تەواوی شاری دەربەنیخانەکەم بتوانن زیاتر پابندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن بۆ ئەو ڕۆژانەی کە ماوە ئەگەر درێژ بکرێتەوە یاخود ئەگەر لە مۆعیدی خۆیان کۆتایی پێت بۆی ئەو مەترسی کە لە سەرمان هەبووە بە تەواوی کۆتایی پێبێت بەڵێ سپاس بۆ کاکڕێژن برهان ڕایدی هاتوچۆ بەڕێوەبەری پۆلیسیاسی دەربەندیخان دیارە وەکو پێشتریش ئاباژەم بۆ کرد جگال لە هەوڵی تیمە تەندروستیەکان و وەزارەتی تەندروستی و بە تایبەت بەڕێوەبەراتی تەندروستی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی پارێزگای سلێمانی بە هەوڵ و هیمەت و پشتیوانی شاری دەربەندیخان لە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان کە ئاستی و شاری دەربەندیخانە توانراوە نەخۆشیەکە تا ڕادەیەکی باش کۆنتترۆل بکرێ و لە ڕۆژانی داهاتووشدا هەر سەبارەت بە ئەو هەوڵانە
هەواڵی دڵخۆشکەر ئەبێ کە بتوانن بە تەواوی بنەبڕی ئەو نەخۆشیە بکەن. سپاس بۆ هاوکارمان سلام و میوانەکات کە بە شوەیەکی ڕاستەوخۆ لە دەربەنیخانەوە لەگەڵمان نەبووی. دەچینە لای بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان ئێستا خەڵک بەشی زۆری لە ماڵەوەمان نە بەشی زۆریمان لە ماڵەوە ماوینێتەوە وەڵەکانی جێم داخراون دەرفەت نییە کە بچینە زۆر شوێن بۆی وەرزش بکەین ئەو بابەتە وەرزشیانەی کە توانی ئەو جوڵە وەرشیانەی کە توانی لە ماڵەوە بیکەین چین با بینەرێن بڵگێبی. ئەو جوڵانەی ئەمڕۆ ئەنجامی دەدەین پێویستی بە هیچ ئامێرێک نییە. زیاتر جەخت لەسەر سووتانی چەوری و بەرزکردنەوەی ئاستی خۆڕاگری و جەستەیی ئێوە دەکاتەوە. ئەگەر کێشەی فقاراتان هەیە یان تازە دەستان پێکردووە پەیڕەوی قۆناغی یەکەم بکەن. ئەگەر پێشتر وەرزشتان کردووە یاریەکانی قۆناغی دووەم ئەنجام بدەن. هەر جوڵێک پێویست بە توانەکانی ئێوە 30 چرکە تا 1 خولەک کاتی پێویستە و دوای تاوبوون پێویستان بە توانەکانی خۆتان 3 بۆ 4 جاری دیکە دووبارەی بکەنەوە. ئێستا بۆ ئەوەی بزانین ئاسانە و ئێوە ئەتوان
ئەنجامی بدەن من بەشێک لەم وەرزشە بە ئارامی ئەنجام دەدەم. ئیرۆبیک هەموو جوڵەکانی لەسەر 8 هەندێک کات 2 4 یان 6 1 2 3 4 5 6 7 8 ئەمە سەریعەکەیەتی 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 لێرە 1 2 3 جووت 1 2 3 4 ڕاست چەپ ڕاست جووت بە خێرایی 1 2 3 4 5 6 7 جووت بۆ ئەم جوڵەیە کە بە خێرایی ئەنجامدا 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 ئارامیەکەی بەم شێوەیە 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 زۆر ئاسانە. ئێستا دەست 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 دەست ئارەزومەندانەیە زۆر ئاسانە هەموو لەسەر 8 یان 2 یان 4 یان 6 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 1 2 3 4 خێرایی 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 جوڵەی یەکەم هەنگاوی یەکەم بۆ ئەو کەسانەی کێشەی فەقەراتیان هەیە. هەنگاوی دووەم هەنگاوی یەکەم هەنگاوی دووەم جوڵەی دووەم هەنگاوی یەکەم هەنگاوی دووەم جوڵەی سێم خێرایی اینجا چەپ جوڵەی چوارەم هەنگاوی یەکەم هەنگاوی دووەم هەنگاوی یەکەم یان دەست هەنگاوی دووەم جوڵەی پێنجەم باسکێتبۆڵ یان ڕاست چەپ زۆر سپاس بۆەوەی تاوکوێسە بینەرمان بوون زۆر سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە
تەندروست و شاد و بەختەوەرن.